لەم ڤیددیۆدا باسی return keyword دەکەین. return keyword لە function یا method بەکاردێت. بۆنمونە ئێستا هەرو فانکشنی خۆمان فانکشنی سەرەکی main کەوا ڕترنی لەبەرەوەی ئینتیجەرە کەواتە دەبێت شتێک بگەڕێنەوە و ڕتێرنەکەی چیە return keyword دەتوانانی لێ قەڵی بەکاری بێنی کەوا ڕتێرنی سفر دەکات بۆ شێوازە. ئێستا بابین فانکشنێک دروستکەین سەرەتا بۆنمونە دەڵێم چی دەڵێم تۆرەکەی باوجارە int بێت لە بۆ کۆکردنەوەی دوژمانە add numbers وایە بۆ شێوازە وەرە int num1 و لە پاشان int num2 و کانێکە قپات بکەین و بەو شێوازە ئێستا فانکشنێکم دروست کردووە بە ناوی add numbers کەوا دوو پارامتری هەیە پارامتری یەکەم هەردوو پارامترەکە ئینتن و num1 و num2 ئێستا بابین ئەمە بین بڵێن لاشەی فانکشنەکەمان لە خوارەوە دروست بکەین. ئەمەش بێتێ لەو لاشەی فانکشنەکەمان لەبەرەوەی ئەو فانکشنە ئینتە دا فانکشنەکە چی ئینت بێت یاخود چی دەبڵ باە یاخود چی فلۆت بە یاخود هەرێک لەوانی تر جگە لە ڤۆید کە ئەوە لە ڤیدیو پێشتر باسی ڤۆیدمان کرد کەوا ڕتێرن ستیتمنت قوڵ ناکە یاخود ڕتێرن کیوەردی نییە هیچ شتێک ناگەڕێنەوە بەڵام ڕتێرن ستیتمنتیان بێتە لە گەڕانەوەی نرخێک بەڵام ئێستا لەبەرەوەی ئینتیجەرە کەواتە نرخێک دوانێت بگەڕێنەوە فانکشنە بۆ نمونە دەڵێم return چی return num1 plus num2 واتە کۆکراوەی ئەو دوو پارامترێکەوە لێرە هەیە. ئێستا بابین فانکشنەکە بانگ بکەینەوە چۆن بانگی دەکەمەوە دەبێت بڵێم add numbers و لە پاشان دوو ئارگومنتی پێ بدەم دوو ئارگومنتی پێ بدەم و ئارگومنتی هەردوو ئارگومنتەکان دەبێت لە جۆری ئینتیجەر بن. بۆ نمونە دەڵێم چی دەڵێم شتێک بێت کێشەیەکەی 5 بەو شێوازە و ئێستا گەوێت ڕانی بکەم پرۆگرامەکەم گەسێری بکەین هیچ شتێک تەبان ناکە وەکو وایە ئەسڵەن هیچ شتێک نەبوو بێت لەبەرچی لەوانەیە بڵێ بچێ دەیەکەی تەبانێک لەبەرەوەی return statement تەنها ئەو فانکشنە ئیشەکەی ئەوەیە ئەم نرخە دەگەڕێنتەوە ئێستا مەڕاستە منە فانکشنە بان کردو بەڵێ بێگومان ئێستا فانکشنە چەند ڕتێرن دەکە ڕتێرنی دەی دەکە باشە بەوەتان بسەلمێنم تەنها پێویستم بەوەیە کەواسی ئاوتێک بنووسم ئێستا کە نرخەکەم بۆ تەبع دەکە ئەو نرخێکا گەڕاندیتی ئەو فانکشنە ئێستا گەرسێری بکەین ئەو فانکشنە وەکو دەبینێن دەگەڕێنتەوە بەو شێوازە ئەو بێگومان بە ئینلاینێکدانی ببی کەمەدوان بێت ئێستا شەمە ئەو فانکشنە ژمارە دەی گەڕاندەوە و بێگومان دەتوانم چی بکەم لە جیاتی ئەوەی بێم ئەو فانکشنە ڕاستە خۆ بنووسم لێرانە دەتوانم ئەم فانکشنە لەبەرەوەی دەگەڕێنتەوە توانم بێم خەزنیکە لە ناو ڤارێبڵێک بۆ نمونە ڤارێبڵێک دروست دەکەم بە ناوی سەم و لە پاشان سەمە یەکسانە بە بانجی فانکشنەکەم کردەوە وەرە 5 ئێستا ئەوە دەگەڕێنەوە فانکشنە لە ناو سەم خەزنەکەواتە ئەو سەمە ئەگەر بێت و لێرە تەبعی بکەم بۆ نمونە ئێستا چەند پێدا بێگومان دەبێت پێ بدات ئێستاکە سێریکەین بزەبێت دەم پێدا و هیچ کێشەیەک نییە ئەمەش بدیتە لە بەکارهێنانی return statement لە C++ دا و یەک شتی تر کە باسم نەکرد ئەویش بریتێ لەوەی کەەوە لەبەری فانکشنەکە جۆرەکەین تەکەواتە پارامترە وەرێ دەگرێت و باشترە لە هەمان جۆر بنەوەتە ئینتیجەر بن ئێستا بۆ دەبڵم داوتێ لە هەرێک لەوانە هەرچەندە 5 لەگەڵ 5 دەبێت بکاتە دەونی و ئەوانەشەوە دەبڵم داوتێ لێرەش نرخەکەم هەلناو دەبڵ خەزم کردو بەکی دەبێت ژماری پاشوارزم پێ بدا بەڵام وەکو دەبێنێت کارانی دەکەم بەداخەوە تەنها دەم پێ بدا لەبەرەوەی نابێت واتە بە شێوازشتر توێنتی داناوە کەواتە پارامترەکان دەبێت بێت سترینگت کردووە کەواتە با سترینگ بێت هەرێک لە شتانە بەڵام کە ڤۆید داناوە بەکەیف خۆتە هەر شێوازێک بێت کێشەنیە لەبەرەوەی ڤۆید return statement نییە لەبەرەوەی هیچ نرخێک ناگەڕێنەوە ئەمەش بێتی بوو لە return keyword لە زمانی C++.